من ئێستا لە دەربەنی ڕانیم گەشتیارێکی زۆر سەردانی دەربەنی ڕانیان کردووە بۆ بەسەربردنی کاتەکانی وەرزی پاییز و کە لێرەدا چەندین چالاشی بانجام دەگەیەندرێ و کە لە شۆوە ئەو گەشتیارانە لێرەن. من لێرە میوانش تایبەتم هەیە کاک نەورەس ئەگە فەرموویت ئێرە چۆن بوو بەشداری و کرد؟ سەرەتا بەخێر بێن من خۆم بەڕاستی یعنی عاشقی کەمپین و سروشت و مانەوە لە سروشتە من بە حکمەوەی کە کاک محەممەد هاوڕێکی زۆر نزیکمە زوو ئاگادار مەکاتەوە لەو گەشتانە تر گۆرانی زۆر دوێنە شەو وڵی جابنێکێ لە کێشەکانم جارە پێ وتم حەمەژە هەچ کاتێک کە من داوەتی باەتی گۆرانی تیانەوێت تۆزە بێ میسراحەت کەم با منیش بەشی خۆم کاکە گۆرانی بێژی باشی لێ بۆ وڵا تر کاتێکی خۆشمان بەسەر برد من سوپاسی هەموو کەسانەکەم کە ئەو هەنگاوانە ئەنێن کە شوێنێک هەبێ لە کوردستانە بیکەنە جێگەیەکی گەشتیاری جێوێکی زۆر زۆر تایبەت بوو ئەوەی مێشکە سڵاو بێ وەرن بۆ ئەمجەوە جایمە لەگەڵ گروپی لەگەڵ بێشین وەرن تاقیکەنە بزانن چوانێوەش باشە ئەکشتم پێ بڵێ چۆن بوو بەشداری و کە سار نەبوو؟ شەو تۆزێ سارد بوو بەس ئێستا جەوێکی زۆر خۆشی هەیە. چی کرد لە چالاشەکان لە چێ بەشداری کرد؟ تۆزێ چوینە ئەو ئاوە و تۆزێکی چوین بەلای ئەو ئەسپانە و تۆزێکی هەڵپەڕین تاو هەرەمەنە یەکی تۆزێ باشە ئەوەم پێ بڵێ بەردەوام بەشداریم گەشتانەکەی؟ بەڵێ کەمپین و شاخەوانی هەمووی بەشداریەکەین جێوێکی زۆر خۆشی هەیە. هەتاو نەی سووتانن؟ ئەی بەگشتی کەشی کەمپینی پاییز چۆنە؟ وڵای پاییزان خۆشە هاینان گەرمە هەر لە خۆ جەوە نیەت گەرما ئیسعاجەیەەکە لە هاوینا کەمپین نەکردووە؟ بەڵێ زیاتر ئەچن بۆ چوە خۆشە؟ وەڵی ئەو شوێنانی کە زیاتر نازان بڵە فێنک بێت هەیە داروشتی زیاترە فێنکترم ئەی بۆ زستان بەنیازن کەمپینکەن؟ بەتەکیت.